دوای ڕووداوەکانی هەفتەی ڕابردووی سنووری قەزای داقوق و هاوان بارانی گوندەکانی سنووری هەفتەغار و ئاواییە کاکەیەکانی سنوورەکە، دانیشتوانی داقوق جەخت لە تەبای نێوان پێکاتەکانی شارۆچکەکە دەکەنەوە کە چەندین ساڵە باو باپیرانیان پاراستویانە. ئێمە وەکو خەڵکی دەڤەری داقوق لەناو داقوقە هیچ کێشەیەکمان نییە وەکو خەڵک بڵێن وەکو مرۆڤ هەموو پێکاتەکان بە تەبایی بە یەکەواژێن و هیچ کێشە و گرفتێکمان نییە هەتاکو لە دەوروبەرش کە بڵێن مەسم لەوەیە دەوروبەرەڵێم وەکو گوندەکان لە گوندەکانشە هیچ کێشەیەکمان نییە وەکو مرۆڤ گشتی بە یەکەواژین لە هەموو نەتەوەکان و لە هەموو مەزهەبەکان و بەڵام ئێمە کەوا ئەیبینین ئێمە لەیرانە هەم بە چاو دیارە و هەم بە کردارش هەندێک لە هێزە ئەمنیەکان یعنی ئەزیەتی خەڵکە دەن بە تایبەتی ئەو خەڵکانەی کە لە دەڤەری داقوق ئەژێن لە دەوروبەری داقوق لە گوندەکان بە تایبەتی گوندەکانی هەفتەغارمان هەیە وەک ئەی فەرق تورکمانی عوربی کوردی لێرە ئێمە هەمومان وەکو برا دەژین و هیچ کێشەیەکمان نییە. بارودۆخی ئەمنی ناو داقوق ئاساییە چونکە نەتەوەکانی ناو شارۆچکەکە هەموو وەکو برا دەژین و لە نێوان خۆمان هیچ کێشەیەکی نەتەوەی و مەزهەبیمان نییە. قەزای داقوق دەکەوێتە دووری 40 کیلۆمەتر لە باشووری خۆرهەڵاتی کەرکووک. دانیشتوانەکەی لە کورد و عەرەبی سونە و تورکمانی شیعە پێک هاتووە و زیاتر لە سەدەیەکان پێکهاتانە پێکەوە دەژین بەبێ هیچ گرفتەیەک. ئەوانوێ ڕای جەختکردنەوە لە تەبای نێوانیان گومانیان نییە دەستێک هەیە لە دەرەوەی شارۆچکەکە دەیەوێت کێشە و گرفێت لە نێوانیان دروست بکات. بەڕاستی هیچ کێشەیەکمان نیە لەلایەنی عارەب و لەلایەنی تورکمان و لەلایەنی کوردەوە هەموومان وەک براژێ بەس ئایا نازانم ئەم هۆکارە چییە وامان لێکات خەریکە وەزعەکە بەرەو شڵۆقیەتە خەریکە سە خەڵک وای لێ هاتووە لە ماڵە بەترسەوە ئاخەوێ کەس نازانم ئەم دەستی تایە دەستێکی تایە ئایا کەس نازانێت حکوومەتە خەڵکە یەکێکە کەس نازانێت کێ بەڵام وەک کێشە تورکمان عارەب کورد لێرە هیچ کێشەیەکمانی ئەوەی ڕاستی بێمە لە داخۆقا چەند ساڵە یعنی وەکو براژێن هیچ کێشەیەکمان نیە نە لە بین کوردە نە لە بین عارەبە نە لە بین تورکمانە نە سونە نە شیعە وەکو چۆن پێکهاتی کەرکووک چەندها ساڵە بە یەکەوەتان بگرە 100 ساڵە 150 ساڵە هیچ کێشەیەک نییە بەڵام وەکو ئێمە ئەبینین ئەوش غەریبە یعنی ئەمانی کە هاتوونە وەکو غەریب کێشە دروستەکەن بۆ ئێمە کێشە لە بین پێکهاتەکانەکە تورکمان و کوردەوە یا حتا گوڵ لە دوای 16 ئۆکتۆبەریش ئێمە لە یەکەم ڕۆژەوە ئێمە هەشتۆی داقوقمان کردەوە وەکو کوردەکان لە دیەکانە هیچ کێشەیەکمان نەبووە. لە پاش 16 ئۆکتۆبەر و پاشەکشەی پێشمەرگە لە سنوورەکە و هاتنی هێزی سوپا و پۆلیسی فیدراڵی عێراق بۆ ناوچەکە دۆخی ئەمنی ناسە قامگیرە و چاودێرانیش پیان وایە دەستێکی سیاسی دەوێت ململانێ لە نێوان نەتەوەکان دروست بکات و کورد لە سنوورەکە بە تایبەتی گوندەکانی دەوروبەری داقوق دەربکات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام قەزای داقوق.